وانێتی دەستگیرکردنی حجاج لە عێراق و چێ ڕۆڵی سەرەکی هەبوو و چێ سەرپەرشتی ئەم پرۆسەیی کردووە و چێ هاوکاری کردوون و ئەوانەشی کەسکاڵایان هەیە چ ڕێگەیەک بگرنە بەر. خاتوو پەرینووری ڕاوێژکاری سەرۆکایەتی کۆماری عێراق ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانی ستۆدیۆی هەشتا. عافیەتە بێ. خاتوو بەخێر بیت. ببوورە زۆری ماندوو بووم بۆ لەش ساغ بێت ئەزانم لە ڕێگاوە بیت زۆر بەخێر بێت. زۆر سپاستانەکەم. حجاجتان چۆن گرت؟ بە زمانی خەڵک قساکەم ببوورە چۆن گیرا؟ زۆر سپاستانەکەم، دەستان خۆش بێ. بەڕاستی ڕۆژی گرتنی حجاج بەنسبەت منەوە وام هەستە کرد جەژنێکی نەتەوایەتی بێ، لەبەرەوەی ئەم جەلادە خوێن مژە خوێن ڕێژە بێویژدانە دژی مرۆڤایەتی، دژی نەتەوەی کورد، دژی هەموو بنەمایەکی ئینسانی بوو کە ناوێک بوو بە فۆبیایەک بۆ مناڵان و ژنانی ناو سجنی نوگرە سەلمان. سەبارەت بە گرتنی حجاج لێتان ناشارمەوە کە سوکاری ئەنفال کراوان لە دوای ئەوەی کە بەڕێز خانمیە کەمی عێراق تەبەنی ئەم کەیسەی کرد، بەردەوام لە پەیوەندیان لەگەڵمانە کە خواستەکانیان نەزەویە، نەموچەیە، نە ئیمتیازاتە بەڕاستی لە ئێمە. تەنها و تەنها هێنانەوەی ڕووفاتەکانە و هەڵدانەوەی گۆڕ بە کۆمەڵەکانە، گرتنی تاوان بارانە کە ئەمە خۆی لە خۆیان مافێکە ئەبێ هەموو کۆمەلگەی کوردی هەوڵی بۆ بان، نەتەوەی کورد ئەبێ هەمووی هەوڵی بۆ بە. خۆشبەختانە کە داواکاریەکانیان پێشکەش بە خانمی یەکەمی عێراقە کرد. یەکێ لە داواکاریەکان گرتنی حجاج بوو کە هەچی عەزابی کە سوکاری ئەنفال بە تایبەتی ژن و مناڵەیە لە ناو سجنی نوگرە سەلمانە لەسەر دەستی حجاج بۆ بەڕاستی. چۆن ناسرایەوە؟ شکل و سیمای وەکو خۆیەتی ئەنجاوە؟ نەخێر، حتمەن وەکو خۆی نییە، لەبەرەوەی پرۆسەی بەدناوی ئەنفال 38 ساڵی بەسەرا ڕۆشتووە. ئەم پیاوە ئەو کاتە مراهقێکی زۆر بێویژدان بووە. ئەوەی کردوێتی لە ناو سجنەکە، یعنی وابزانم ئێستا لەگەڵ گرتنەکەی میمۆری هەموو خەڵکانی ئەنفال کراو ئاکتیڤە بێتەوانی و تاوانەکانی بیرەکەوێتەوە بەداخەوە کە ئەوەنە سەرسەخت و ئەوەنە بەد بووە. ئێستا گەبین لە شاشەکە پاش 38 ساڵ ئێستا سەری سپی بووە لەبەر ئەوەی کە نەناسرێتەوە هەنێ دەستکاری جوانکاری خۆی کردووە و ئینکاری لەوە ئەکا کە ئەوە، بەڵام بە پێی ئەو زانیاریانەی کە بەدەستمان گەیشتووە کە زۆر سوپاسی مدیریەتی جیهازی ئەمنی وەتەنی سەماوە ئەکەین و جیهازی ئەمنی وەتەنی بەغا کە ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئەم پرۆسەیەن لەگەڵمانە. سەرەتا لە ڕێگەی خانمی یەکەمی عێراقەوە بەندە ئاگادار کرا کە ئەم کەیسە چۆنی ئیشی لێ بکەین و چۆن دەست بەکاربین و چۆن هاوکاری جیهازی ئەمنی وەتەنی بین بۆ ئەو کەیسە. ئێمە لەگەڵ ئەوانە دەنگیشی تقریبەن گۆڕاوە و دەنگیشی گۆڕاوە. نکۆڵی ناکاکە ئەوە، بەڵام نکۆڵی لە تاوانەکانیەکە، بەڵام ئەمە خۆ ئەوە ناگەیەنێ کە ئەوە تاوانبار نەبێت. بۆیە هەر پێرێ کە لە دوای ئەوەی کە بڵین سکاڵاکاران کە لێرەوە زۆر سپاسیانەکەم، زۆر دەستخۆشیان لێکەم، زۆر بە جورئەتەوە، زۆر بە ڕێک و پێچی هاوکارم بوون لەوەی کە بچین سکاڵا تۆمارکەین، لەوەی کە بتوانێ مەزلومێتی خۆیان پیشان بن. سوپاسی نووسینگەی خانمی یەکەمی عێراق کە هاوکارم بوون کە ڕۆڵیان زۆر خانمی یەکەمی عێراق ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەم پرۆسەیە چاودێری بەس ئەو ڕۆڵم بۆ بکە. ڕۆژانە بەڕێزیان متابعەیە کرد کە بزانین چیمان کردووە، گەیشتین بەچی. هەنێک لە برادەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە بڵین بەندەوەکو نوێنەری ئەو خانمە بەڕێزە پەیوەندیم پێوە ئەکردن، هاوکارم بوون بۆ دەستنیشانکردنی
خێزانەکان زۆر سپاسیانەکەم دوو خێزان لە چەمچەماڵ دوو خێزان لە کەلار کە ئامادەباشیان تیا بوو هاوکارمان بوون لە ڕێگەی نووسنگی خانمی یەکەمی عێراقەوانێ هەنێ کار ئاسانیان بۆ کرا بۆ ئەوەی بگەنە لای ئێمە و سوپاسی نووسنگی بەڕێز سەرۆک کۆمارەکەم کە لەوێ هەموو ئاسانکاریە لۆجستیەکانیان بۆ کردین لە ئامادەکردنی سیارەی باش و لە حیمایە و لەو شتانەی کە پێویستە بۆ ئەوەی بیان گەێنینە سەماوە و لەوێ سکاڵا تۆمارکەن و زۆر سوپاسی پارێزگای سەماوە ئەەکەم کە ئەچینە ئەوێ هەروەکەوەی لە سلێمانی بین زۆر زۆر ڕێزمان لێ ئەگیرێ و بەردەوام پێمانەڵێن پارێزگای خۆتانە توانیمان لە بەگەیشتنی خێزانەکان تا 12 شەو ئێمە لە وەرگرتنی سکاڵاکانە بووین بەندە وەکو بڵێن متەرجم قسەکانیانمان بۆ تەرجەمە ئەکردن و ئەوانە دوای ئەوەی کە سکاڵاکان تۆمارکرا پۆلیس هاوکاری و کردوون نەک لە بنکەی پۆلیس لە جیهازی ئەمنی وەتانی لەوێ سکاڵاکان بەڵێ چونکە ئەوان بە دووادا چوونەکەیان کرد ئەوان لە گەڵمانە لەسەر خەت بوون چونکە داوامان کردمان بەڕێزخانمی یەکەمی عێراق داواکاریەکی وایەیە ئەبێ ئەو تاوانبارە بگیرێ ئەوان هاتنە سەر خەت لەگەڵمان و چەند پێشتریش خۆیان هەوڵیان نابوو بەڕاستی بەڵام کە زیاتر ئێمە هاتینە سەر خەت لەگەڵیانە هەوڵەکانیان چرتر کردەوە ئەمە ماوەیەکی زۆرە هەشت مانگە ئێمە لەسەر خەتی لەگەڵمانگە خانمی یەکەمی عێراق چاودێری ئەم پرۆسەکات هەژ مانگیشە سەرۆکایەتی کۆمار نووسنگی سەرۆکایەتی کۆمار هاوکاریتانەکەن لەگەڵمانە ئێوەش بەردەوامن بەڵام دەرەنجام نەتیجەیەکی باشی خودی سەرۆک کۆمار بەڕێزیان وە خودی بەڕێوەبەری نووسنگەی سەرۆک کۆمار و سەرۆکی دەستەی ڕاوێژکاران کە بەرپرسی ڕاستەوخۆی بەندەیە ئەمانە لەسەر خەت بوون لەگەڵمان بۆ کار ئاسانی و بۆ بەدواداچوون و ئەوانە و ئەخیرەن ڕۆژی 29 مانگ اینجا ڕۆشتین لە دوای ئەوەی کە لە جیهازی ئەمنی وەتانی ئەوە کرا سکاڵاکان تۆمار کرا بەندە بڵین مرافق بووم لەگەڵیانە بۆ تەرجەمەکردن لەگەڵیانە ڕۆشتینە لای قازی تەحقیق دوایی چوینە لای حاکمی تەحقیق هەر ئەو تراژیدیایی کە زۆر زۆر تاڵ بوو زۆر کە ئەیان گێڕایەوە کە چیان لێکراوە کە چۆن سوکاتیان پێکراوە کە چۆن خواردنیان نەیراوە کە چۆن بەکێ بڵێیانراوە کە چۆن بەیانی تا ئێوارە بە یەک پارچە سەمۆنی ڕقی بەردی کە ئاوێکیان ناونەتێ پێشیان وتون و توانەوە ئاوی مەجاریە ئەوەی کە ئەتان نینێ کە چۆن لە ناو زەلکاوە هێشتەویان نەتەوە لە 6 بەیانی بۆ 8 ئێوارە کە چۆن بەستویان نەتەوە بە عەمودی گەرمەوانێ لە بەرهەتاوی مانگی تەمموز کە ئاساری سووتانی دەست و پلیان پێوە دیارە ئەو خێزانەی کە بردبووم لە کەلارەوە هەتا ئێستا شوێنی سووتانەکەی پێوە دیارە بڕوا بکە لە بڵێن جیهازی ئەمنی وەتانی کە ئەمە جیهازێکە لەوانەیە خەڵک وا بزانێ مجەڕەدە لە هەموو عاتفەیەک بەڵام لە هەست و سۆز قەناعەتێ بێ هەمووی قەڵەمی داناوە دەستی کردو بە گریان بۆ ئەو خێزانانە بۆ هەموو خێزانەکان لەبەرەوەی ئەوانەی کە سکاڵاکانیان تۆمار کرد بە دەنگی هەموو خەڵکەکە بە نوێنەراتی هەموو خەڵکەکە قسەیانە کرد کە چی بەسەر ئەو خەڵکە هەمووی هاتووە نەک تەنها خۆیان قەڵەمیان داناوە دەستیان کردو بە گریان هەتاوەکو هادیمان کردو نەتوانێ خێزانەکان بۆی بتوانن قسە بکەن و بۆەوەی ئەوەی لە ناخێنە دەری بڕن دواتر ئەم تراژیدیایی کە لە جیهازی ئەمنی وەتانی تۆمار کرا بە هەمان شێوە لە لای قازی تەحقیق لای حاکمی تەحقیق لای مدعی عام بە هەمان شێوە دووبارە بووەوە یعنی دڵێکی ئەوێت کە بتوانێ ئیسیعابی ئەبد گزارشتی لێ ناکرێ ئێستا من کە ئێستا خۆم گرتووە ئەو قووەتەیە کە گیراوە دەنا هەتا ئەو دقیقەی نەش گیرا بوو خۆمم پێ کۆنتترۆل ناکردا لە تاو خێزانەکان
هەر ئەو ڕۆژەی کە چوینە لای مدعی ئام و حاکمی تحقیق ئیلقای قەبزی دەرچوو. ئیتر هەستمە کرد خێزانەکان ئەوە نییە گەشتبینیەک و زەردەخەنەیەکی دڵنەوایی گریانی خۆشی هاتە سەردەم و چاویان. هەر ئەو ڕۆژە کە ئیلقای قەبزی دەرچوون بۆ هێنانی گرتنی. هەر شەو پێیان وتیان ئەوە لە قەبزەی ئێمایە و بەیانی تحقیقیان لێکرێ. هەر شەو دەستیان کردبوو بە تحقیق. دوێنێ لە لێکۆڵینەوە بەردەوام بوون و ئێستا لە لێکۆڵینەوە بەردەوامن، بەڵام بە دڵنیاییەوە ئەوە بۆچی هەویەکەی مطابقە، ئەو ناونیشانی کە خێزانەکان پێیان وتوین مطابقە و چاوەڕێی ئەوەکەین کە زانیاری زیاترمان بنێ بۆی بتوانین ئێمەش هەم هاوکاریان بین، خێزانی زیاتر بەرین و لەم منبەرەی ئێوەوە داوا لەو خەڵکاناکەم کە مەزلومیەتی شەخسی و مەزلومیەتی گشتی ئەو تاوانبارەیان لایە پەیوەندیمان پێوە بکەن لە ڕێگەی نووسینگەی خانمی یەکەمی عێراقەوە بێ، لە ڕێگەی مۆنۆمنتی چەمچەماڵەوە بێ. مەسەر ئەو خاڵە پرسیارێکم لای دروست بۆ دواتری لەسەر ئەو خاڵە بە وەردی فەرمو ئاوەکە و نۆشکە بزەبت لەکوێ گیرە عەجاج؟ شوێنەکەی زۆر نەهێنیە یان ئەتوانی باسی کەیت؟ عەجاج خەڵکی ضلوعیە، بەڵام ئێمە نامانەوێت جارێ هەموو شتێ بڵێ. دەستخۆش ئەزان لەبەر جارێ تەحقیقە لێکۆڵینەوەیە ئیشەڵڵا شتی مژدەی زیاتری شەین بە خەڵک. ئەو خەڵکانەی کە ستەمیان لێکراوە لە شاڵاوی ئەنفالە بەڕێزێ فەرمووت کە پەیوەندی بکەن بە نووسینگەی خانمی یەکەمی عێراقەوە یان سەرۆکایەتی کۆماری عێراقەوە. هیچ ژمارە تەلەفۆنێک هەیە؟ هیچ ڕێگەی؟ ژمارەی من لای هەمویانە. ژمارەی من لای هەمویانە بڕوابکە لە دوێنێوە بەس بەوا گەیشتم وەڵامیان بەمەوە لە ڕێی ڕێکخراوەکانەوە بێتوانن پەیوەندیمان پێوەگەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، لە ڕێی مۆنۆمنتی چەمچەماڵەوە خۆیان بنووسن، ژمارەی مۆبایلیان بنووسن، خۆمان پەیوەندیان پێواکەین ئەڵێن ڕۆژی ئەوەنە وەرن سکاڵە. چ بەڵگەنامەیەکیان پێویستە لەگەڵ خۆیانە بیهێنن؟ تەنها کارتی نیشتیمانی، بەس کارتی نیشتیمانی. بەڵام ئەوانەی کە بەهۆی ئەو زەربانەی کە ئەجاج لە خەڵکی یاوە لەو خەڵکانی کە لە ناو حاڵەتی تەعزیبە لە ئەشکەنجەدانە، ئەوانە زۆر زەروریە لەبەرەوەی ئەوانە ڕێک کەشفی دەلالەیان بۆ ئەکەن و ئەدلەی بڵین بەڵگەی ناوێ ئیتر لەوە زیاتر. ئەگەڕێمەوە عەجاج وتی من عەجاجم دانی بۆیان کە خۆیەتی. بەڵێ ئەڵێ لەوێ بووم، ئەڵێ لەوێ ئیشم لە دەست دیاوەیان. نەخێر تەمەنی چەند ساڵە ئێستا؟ وەڵڵا نزیکەی ئەتوانم بڵێم نزیک بۆ تۆ لە 80 ساڵ، بەڵام هینە ینی هێشتا پتەوە. بەڵێ ینی ئەتوانم بڵێم ئێستش خۆی بە شێخی عەشیرە ئەزانێ. بەڵێ بە ئاسانی نەگیراکەواتە نهێنەیە ناتوانین باسی پرسیارە بعد بەجێ بێڵین بۆ ئەوانەی کە کاتی زیاتر ئیشەڵڵا. زۆر باشە. ئاخر وتەی بەڕێزت بۆ کەس و کاری ئەنفال کراوە. من پیرۆزباییان لێ یەکەم، ئەمە سەرکەوتنێکە، ئەتوانم بڵێم بێوێنەیە، ئەتوانم بڵێم من ئێستا خۆشحاڵم بەوەی ئەو کەسانی کە لەسەر دەستی ئەجاج زوڵمیان لێکراوە ئەم شەو فرمێسکی خۆشی ئەڕێژن، نەک فرمێسکی ئەشکەنجەکەی ئەو فرمێسکی خۆشی ئەڕێژن و داوایان لێ یەکەم کە وەکو ئەو خێزانانەی تر ئازابن بێن سکاڵات تۆمارکەن بۆ ئەوەی بە سزای نەک هەر پەروەردگار بە تەنیا سزای ئەم دنیاش بگەن. پەری نووری
ڕایشکاری سەرۆکایەتی کۆمار ڕاستەوخۆ میوانی ستۆدیۆی هەش بوویت بۆ ئەوەی باسی وردەکاری دەستگیرکردنی حەجاج بکەیت و ڕۆڵی تایبەتی خانمی یەکەمی عێراق کە هیوادارم بەردەوام بێت. پرۆسەکەی کردو ئینشاءالله بە هەمان شێوە ڕۆڵی نووسینگەی سەرۆکایەتی کۆمار کە هاوکار بوون ئەمنی وەتەنی بە هەمان شێوە بە ڕێزیشتان کە لە پرۆسەکەی بەردەوام بوون. من زۆر سپاسی جەنابەتەکەم. من سپاسی زۆر ئێوەکەم. سپاس. بەخێر هاتیت. مەمنونم چاوەکەم.